بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایان بێ دیارە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە هاوڵاتیان و مسلمانان سەردانی مایانەکانی کڕین و فرۆشتنی ئاژەڵەکەن بە مەبەستی ئەنجامدانی سونەتی قوربانیکردن کە دیارە لە سەرانسەری گیان نتوانم بڵێم مسلمانان لەم چوار ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزەدا سنەتی قوربانیکردن زیندووەکەنەوە لە پارێزگای هەڵبجەش لە چەند شوێنێک هەیە لە چەند شوێنێک مەیانی ئاژەڵ فرۆشتن و ئەوانە دانراوە بۆی کە هاوڵاتیان بە ئاسانترین شێوە بتوانن دەستیامگا بە و ئاژەڵی کە ئەیانەوێ بیکەن بە قوربانی لەگەڵ کاگیادگار تۆزێ بۆ نزیک نابیت و عەزێت نەبێ عەزێتیشە هەم چێوارە ئەم خاوەن ئاژەڵیشە باسێکی قوربانیەکەی ئەم ساڵ باسی نرخ بزانین جیاواز لە ساڵی ڕابردوو لە سەروبەندی دابەش نەکردنی موچەوانە تا چەند کاریگەریە لەسەرەوەی کە قوربانیکردن هەر ئەکرێت یاخود کەمتر بۆ تۆ کاگە دەیار سڵاوی خواتان لێبێ سڵاو سەرچاو یاخوا بەخێر بن ماندوو چاوشتان پیرۆز بێن ئێوە لە بینەرانیشتان سەرچاوەکانم یاخوا بەخێر بن قوربانی چۆن وەڵا شکر باشە خراپ نیە لە چاوەوەی کەم موچە نەبوو مەعاژ نەبوو موچە دوا کەوتو لەخوا بەجێ هەر باش بەزای بەشم قوربانی باش بکرێ ئەم ساڵە بەخوا ئینشاڵڵا یادگار سعر چۆنە ئەخر سێری چی مەڕ و ئاژەڵوانی کە بۆن بوونە مەڕ لە 6,000 کڕین و فرۆشت نەکرێ بە زینە قەپان و بە گۆشت بەڵێ بەڵێ چۆن ئەو شتانە وەڵا ئێستا بە زینە قەپان هەیە مەڕ هەیە لە 6,000 تا 7,000 بە چاک و خراپی مەڕەکە کەوتووە کاور لە 7,500 هەیە بە 8,000 شەک هەیە لە 7,500 7 ڕوعبی 7,500 7,750 بەلان 7,000 ئیتر هەر ئاوا جوانەکە 7,000 6,500 ئاوای ئەوانەیە و ئاژەڵانی کە ئێن بۆ ێرە و حیوانانە ئەبێ هەمووی مەرجی قوربانی ئەبێ هەمووی مەرجی قوربانی تیاوی ئارە وەڵا هەمووی مەرجی قوربانی تیایی ئەوەی کە مەرجی قوربانی تیانە بێ نایێنیتە بۆ ئێرە ناتوانانی بێری ناش فڕۆشێتی بۆچی بێت ئێوە لە مەرجەکانی شارەزایتان هەیە نازانم شەل نەبێ و کوێر نەبێ و چی نەبێ و دانی نەکەوت بەڵێ 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 بە پێیەوە کە ئێمە ڕۆشتایوارە خەریکی و لەم ئیشین و لەم میهێناین بەڵێ زانیاریمانەیە لەسەری چاو ساڵی ڕابردوو هەرزانتر بووە یاخود کاریگەری موچە کاریگەریە لەسەروەی کە خەڵک زۆری فەرق نییە لەگەڵ ساڵی ڕابردووانە وەڵا بەڵام بە تاکید موچە نەهاتنی موچە و پێنەدانی موچە بە فەرمانبەران تەسیری زۆری هەیە لەسەر قوربانی ئاژەڵی گەورە کەمتر بینم لە مەیانەکانە وەڵای دی نایە ئاژەڵ شوێنێکی ئێمە شوێنێکی وامان نییە و خەڵکیش ئاژەڵە گەورەکان لە شوێنەکەی خۆیان دانی ئەگەرێکی مشتری بێڕایەتی و تاو ئێستا من هەمە لە گاودارەکەی ڕێژەی قوربانی ئەم ساڵ بەدڵی تۆیە وڵای خۆ ئەگەر بەدڵی من بێ باید هاو ببایە بەڵام هەر باشە خوانەی بڕێ هەر بەرەکەی ئەوەی ئەم ڕۆژانی کەماوە بەڵێ بەڵێ ئێستاکە زۆری ماوە خوانەی بڕێ و ئیشکرێ ئیشەڵڵا سەرچاوەکان میێخوا بەخێر بەڵێ دیارە ئەوەی کاگیادگار ئاماژەی پێکرد ناتنی موچە و دواکەوتن و دابەش نەکردنی موچە کەمێک کاریگەریە بەڵام ئەو کاریگەری هەر جەنێشتۆ لەسەرەوەی کە هاوڵاتیان مسلمانان ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز بەرز ڕابگرن و کاری نەکردوتە سەرەوەی کە ئەو هاوڵاتیانەیە گەر بیانەوێ ئەو مسلمانانی کە بیانەوێ سونەتی قوربانیکردن زیندوو بکەنەوە بە بۆنی دابەش نەکردنی موچە و ماعاش و بابەتانەوە نیکەن لەبەرەوە کاگیادگار هەم چێواڕۆم خاوەن ئاژەڵە لێرە ئاماژەی بۆەوە کرد کە هاوڵاتیان بەردەوامن لەسەر ئەوەی کە سونەتی قوربانیکردن عەلەیکوم ئەسسەلام زیندوو بکەنەوە